ماوەی 2 هەفتەیە هاتنی گەشتیاران بۆ شوێنە گەشتیاریەکان کەمی کردووە. لە هەندێک شوێن تا ڕاددەی داخستن و نەمان کەم بۆتەوە. لایەنە گەشتیاریەکان هۆکارەکە بۆ بڕیارێکی حکوومەتی هەرێم دەجێڕنەوە. مەبەست لێی خۆپارێزیە لە زیاتری توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنا. ئەوەش وای کردووە کەمترین گەشتیار لە شوێنە گەشتیاریەکان ببیندرێن. هۆکاری کەمی گەشتیاران کە ئێستا دەمی لەو چەند بەتایبەت لەو چەند ڕۆژێ ڕابردوو بۆ ئەو ڕێکارانە دەگاتەوە کە حکوومەت هەرێمی کوردستان گرتوتە بەر لە بەتایبەت لە بازەکان کە گەشتیاری باشوور و ناوەڕاستی عێراق داخل لەبێتن بەتاکید ئاسانکاری هەیە، بەڵام وەکو پێویست بەڕاستی کە دەبینێت ئەو گەشتیارانەوە یاخود ئەو سەردەرانی کەرانەی کە دێن یەک لە مەرجەکان ئەوێ دەبی ڤاکسینات بەکاری نابی بەر لەوەی کە داخلی ئەو ناوەخۆی هەرێمی کوردستان بن. ئەمەش بەڕاستی کاریگەریکی خستووە لەسەر کەمبوونەوەی ڕێژەی گەشتیاران. دوای بەرزبوونەوەی ژمارەی توشبووان بە ڤایرۆسی کۆرۆنا، وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێم بە دەرکردنی چەند بڕیارێک هاتنی گەشتیارانی پارێزگاکانی ناوەڕاست و خواروی عێراقی سنووردار کردووە، بە تایبەتی ئەوانەی ڤاکسینی کۆرۆنایان وەرنەگرتووە و پشکنینی 24 سەعاتەی ڕابردوویان نییە ڕێگایان پێنادرێ بێنە هەرێمی کوردستان. ئەوەش وای کردووە بە ڕێژەی زیاتر لە 80% گەشتیاری کەمی کردووە. ئەمە هۆکارێکی بۆ ئەوەی کە هەر کەسێک کە داخلی کوردستانە بێت دەبێ ڤاکسنی بەکارهێنابێت، لەوانە ئەمە تەسیرێک بێت و گەشتیار هەموو ئەوانەی کە لە خوارەوەی عێراق دێنەوە ئەوانە ئەم جۆرە ڤاکسنان وەرنەگرت. ئەمە یەک. لە لایەکی ترەوە بەهۆی هۆکاری خۆپارێزی هەندێک ڕێنەمایی تونتر بوونە، وەکو بڵێ ڕەنگە گەشتیار بەو حەجمەی نەبی وەکو پێشان دەهات. و هەروەها گەشتیاری لۆکاڵی ئەوانە وەکو خۆنە من سنووری ئیدارەی سۆران کە قەزاکانی سۆران و چۆمان و ڕەواندز و مێرگەسۆر لە خۆ دەگرێت 75 بۆ 80% ناوچە گەشتیارەکانی سنووری پارێزگای هەولێر پێک دەهێنن. پێش هاتنی کۆرۆنا ئەو ناوچەیە ساڵانە تا ڕادەی ملیۆن گەشتیار سەردانی ناوچە گەشتیاریەکانی دەکرد. بژانەوەیەکی ئابووری باش لە سنوورەکە بەدی دەکرا، بەڵام لە ئێستادا خەریکە لە هەندێک شوێن هەرس دەهێنێ و شوێنە گەشتیاریەکان بۆ مەبەستی تر دەگۆڕدرێن. ئیسماعیل عوسمان، کورسات نیوز، سۆران.